بەناوی خۆی گەورە و میرەبان بیسەران و بینەران لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێت. پەنیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شادەبمەوە. ئەمڕۆ لە یەکێ لە بازاڕەکانی شاری ئەولێرم کە ئەم بازاڕە تایبەتە بە شەوان، یعنی بە ڕۆژ ئەم بازاڕە نییە تەنها بە شەو هەیەوە خەڵکێکی زۆری شەوان دێتە ئەم بازاڕە و من ئەمڕۆ پرسیار لە بەشێک لە وڵاتیان دەکەم با بزانم هاتنە دەرەوەی شەوان چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ڕۆژ و چەندێک چێژ لە هاتنە دەرەوەی شەوان دەبینن. خۆ گرینگە ئینسان بۆ ئەوەی کەمێک خەم و ناڕەحەتیەکانی ڕۆژ لەبیر بکاتن یان کەمێک پشوو بدا ئاسوودەیی بە ڕۆحی بدا تۆزێک شەوان بێتە دەرەوە لەگەڵ برادرێکی یان بە خێزانی بێتە دەرەوە بۆ ئەوی کەشێک بگۆڕێ لە زەوێکی ناخۆش و بێ بۆ کەشێکی ئارام و خۆش. جا لەم بازاڕەدا کۆمەڵێک خواردن هەیە تایبەتە ڕەنگە لە شوێن دیکە نەبێت یان کەم بێت، ئەویش لێکوانە بۆ نمونە کۆترە، سوسکەیە، مراویە. ئەم خواردنانە لێرە شەوان خواستێکی زۆری لەسەر خەڵکێکی زۆر ئێواران دێ بۆ ئەم بازاڕە. جایەوە من لەگەڵ من بن، من پرسیاریان لێ دەکەم و بێکەوە جێبیستی وڵامەکانیان دەبین لەگەڵمانە بن. دەرەوەکە کرێ بەڵام بۆ سیاحەتێک و بۆ شتێکی کۆمەڵایەتی بۆ ئەوەی کە بتوانێت کاتی خۆش بەسەر بەرێ. ئەوەندی بە شەوان بازار هەیە باشە بە ڕۆژەکەی بازار وانە هەموو خەڵکێکی تێ عەرەبی تێ، کوردی تێ، بەدی تێ، ینی کەلتووەڕەکەی دەیبینی. وڵا جار و مۆرە لەگەر مندۆڵە تێنە دەرێ جارمە لەگە برادارە تێمە دەرێ. ئەوان بەعسی ئەنتەرنێت و کۆمپیوتەر و نازانم چ دەکەن کاکە مەش بەعسی بزن و مەڕی دەکەین ئەوە کوتێک دەکاتەوە ئەمە تا ئێوارە برێن بزن منداریم نازم بزن چشە بە ڕۆژ لە ئیشەینا شەوانیش دێن خڕ دەبینەوە هەر دۆستەکانی خۆمان برادەرەکانی خۆمان و تۆ. سلام علیکم. سلام سپاس حاڵتان باش؟ سپاس سلام علیکم سۆش بیاخە. با بزانم هاتنە دەرەوەی شەوان چەند چێژ بەخشە، چ چێژێک بە ئینسان دەدا؟ وڵی خاستانە کار و کاسبەکەی ما ئێستا عالیان بوویتە شەوان بە ڕۆژ ینی بازارەکە وهانیە بە شەوان فێنکە و دنیا خۆشە و لە بە ئەو نافورێش خەڵک دێت دەرێ کار و کاسبەکەی مە بوویتە شەوان بەڕاستی شەوانیش کاسبی شەوانی زۆرم پێ خۆشتر لە بە ڕۆژەکەی. کاسبی شەوان خۆش بەتاکید لە من ئەوها خۆشتر نازانم بۆ خەڵکەیە دەرێ بە ڕۆژ لەبەرەوەی لە ڕووی دینیشەوە دەرێن بەیانیان زوو هەستی و ئەو شتانە هەیە بەڕاستی بە کە کاسبەکەی من بوویتە شەوان شەوانیش دەکەم من بەڕاستی. شەوان دەبینین خەربارە خەڵکێکی زۆریش لە دەرەوەی و خەڵکێکی باشیش کە سابەتە. بەتاکید وڵای ئەوەندی بە شەوان بازار هەیە باش بە ڕۆژەکەی بازار وانە. ئێستا ئینسان بۆ نمونەگە لە ڕۆژ دەکار بێ دەتوانی بە شەو بۆ خۆی بازارەکەش بکات. بەتاکید دەرێ وڵای لە خۆی دەتوانێت ئەوەندی مەجای نییە تا این شەوێ بێت سد دەوێ هەیە لە بازار هەتا تا سەعات دوو شەویش وڵا بازاری کۆنار ئەوەیە. ئارە وڵات تا دوو شەو کۆنار کراوەیە. با بڵێن تەنها گەنجان دێن با بڵێن ڕەگەزی پیاو دێ ئافرەت و پیاو هەر لە بازار هەردووشی تایە هەردووشتایە باوەڕ کە سەعات دوی شەو ئافرەت لێکوانە نانی خواردووە هاتووە چای خواردووە مەتعەمەکان دەکەنەوە لە دوایی 11 شەو مەتعەمەکان کراوەیە هەمووی دەکەنەوە هەتا دوی شەو کراوەیە مەتعەمەکان. پێشترەوە نەبوو لە زمانی زوو وڵا سەر لێوانە خەڵکەم دەچۆ ماری خۆی بە لامپا دانیشت و لە دیا لامپا دانیشت و هەسە لێوانە خەوت مەلامانگەنا بەخەبەر بوو کەڵک یان بێزار دەبوو یان هیلاک بوو. ئارێ وڵا خەڵک بە دەرەجەیەکی خەرک ئەو کاتی زوو ماماندی بوو لەبەرەوەی ئەو کاتی ئیشەکە وانە بوو هەمووی شینایی و شتی قورسە بۆ بەڕاستی ئێستا ئیشەکە بەڕاستی زۆر ئاسانکاری بووە. کەشەکەش فێنکە. ئارێ وڵا زۆر خۆشەرێ وڵا. سلااو لێ سلااو لە تۆ. بابزانم وەکو گەنجە هەموو شوێک دێ دەرەوەیان هەفتەی جارەکەیان هاتنە دەرەوەت کووە؟ بە قورعان شەوان بەخۆی شەوان خۆشترە. ئەرێ وڵا پاش سەعات 12 و یەکەوانە بازار قەربارخە دادەنیشی چای دەخۆی. هەتا 12 شەوت لە بازاری؟ وڵا هەندە جا لەگە برادەران بەرێ بەرێ. هەفتەی چەند ڕۆژ دێ دەرەوە؟ وڵا هەفتەی 5 ڕۆژ 6 ڕۆژەوە. با بڵێن بەگشتی زۆربەی شەوەکان لە دەرەوەی؟ باڵێ یارێ وڵا زۆربەی شەوەکان لە دەرەوەمە. بە ڕۆژ خەریکی چی؟ وڵا مێزمێ لە بازار لێرە بەرێ. کەواتە بە ڕۆژ کاسبی دەکەی بە شەویش لە خۆت پیاسەکە دێین ئارێ لە خۆمان لەمارێ دێینە دەرێ پیاسەش دەکەین هەرەوەندەیە. کەش و هەوای شەوانی ئەولێر خۆشە؟ وڵا شەوان فێنکترە خەرەکاتی شەوان دێنێ دەرێ بە ڕۆژکە هیچ نییە مەکتەب شتەوە لەبووێ. چەند ساڵە بە شەوان دێ دەرەوە؟ بە قورعان زۆر لە مێژ نییە وەڵی نابتە 2 مانگ 3 مانگ دەبێەوە بەرێ. وڵی ئەو کەسەکەوتۆ سەر دەروون و ئیشوکاری خۆی نازانێت ینی ئینسان ئەگە بۆی بگونجێ بە شەو بێتە دەرەوە کەشوەوایەک بۆ ڕێ باش نییە؟ ئەگەر خێزانی بێ و کۆمەڵایەتی بێ قەی ناکە بەڵام ئەگەر بۆ شتی تر بێتە دەرۆنە ئەمە بەسمانوەیە ئینسان بە خێزانەوە بێ لەگەڵ
لەگەڵ عایلەی خۆی بێتن کەش هەوایەک بگۆڕێ چێژێک وەرگێت لە بریەوە بچێتە ماڵی کەسێکی خۆی باشتر نییە چێتە ماڵی کەسێکی خۆی باشتر نییە ئەوە شیان دەکرێ و هاتە دەرەوەکەش دەکرێت دەرەوەکە کرێ بەڵام بۆ سیاحەتێک و بۆ شتێکی کۆمەڵایەتی بۆ ئەوەی کە بتوانێت کاتی خۆش بەسەر بەرێ نەک بۆی کە بێتە دەرەوە بۆ نمونە بێتە ئێرە ژینگە پیسکە قەرەباڵغی دروستکە یعنی خەڵک ژینگە پیس دەکات ئەرەوەڵا بەخۆشمەوە بەخۆشتەوە بەڵێ کەچگەرەوە خۆم باشە پێشتر ئەو هاتنە دەرەوەی شەوان هەبوو لە زمانی زوو نەخێر خۆ من زۆر تەمەنەشم نییە بەڵام نەبوو ئەوەندەی بە منداڵی بەبیرت بێ نەبوو نەبوو نەوەڵا مناڵ لە تۆزێ هاتە دەرەوە کاتیان سعات دەیان و بۆ ژوورەوە گەنایسە ێوەژە پێچنەوە ئێمەشەوە دەبای مەغریبان لە ژۆرێ بەڵێ لەوەڵا سڵاوی خوا لێوی سڵاو لەسەر چاو ئەهلە وسەلام بەخێراتن مەبزان هاتنە دەرەوەی شەوان چەند چێژت پێ دەبەخشێت بەڵێ وڵا بەگشتی ڕۆژانە ئینسان خەریکی ئیش دەبێتن ماندوو دەبێتن بەتاقەت دەبێتن ئەگە بە شەو شوێنەکە بێتە خەڵک ئەوە پێوەستەک تێدەوە بکاتن جەوی خوب بگۆڕێتن ئەوە هەم وزات بێ دەبەخشێتن هەم جەوی لە ناخوی ناخی خۆی ئارام دەبێتن جا شوێنان هەیە لە بنەوە لە ناو قەڵاتەکە هەیە کە خەڵک عایلە پێوەستە دەکەن و ئەو شتانە خاوەن و بەخواردنی هەیە پێوەستێکی لە ناو ئەو شتانە ینی ئینسان ئەو شتانە کە ئیشی ڕۆژانە ماندووی پێ بردیەتی لە بیری دەکاتن شەوان کە دیە دەرەوە مادی بوونەی ڕۆژ لەبیر دەکەی ئەو بەلتەکیت بێگومان ئەو هەیە بەبزانم لە هەفتەی چەند شەوان دیە دەرەوە ینی هەموو شەوێک دیە دەرەوە یان بەپێی گونجانە چۆن هاتنە دەرەوە ئەوە هەر کەسێک جیاوازە لە کەسێکی تر هەندێکی هەیە خەریک هەفتە هەموو بە ئیشە ناتوانێت بە ڕۆژ دەربکەوێتن من لە ڕای خۆم من بەس پێنجشەمە و جمعە ساعتێک دو ساعتێک دەردەکەم بە پێوەسێک ئەندە ئەوە تۆزێک جەوم لە ئیش دوور دەکەوێتەوە و کاوتم خەڵک جیاوازە لەوانێ هەیە هەموو شەو دەربکەوێتن ئەوە فێر بووە تو شەوانی هەولێرت پێکووە شەوانی هەولێر کەشەی خۆشی هەیە زۆر خۆشە زۆر تایبەت لە ناوقەڵات ئەنی بەس ئەو منتەقەم زۆر دەوێتن هەموو خەلکێکی تێ عەرەبی تێ کوردی تێ بادی تێ ینی کەلتووەڕەکەی دەیبینی قسەکانی فێر دەبی هەموو شوێنێکی تێ هەموو خەلکێک تێ لێرە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله خالتان باش سرچاوان بخير من سرچاوان بەبزان هاتنە دەرەوەی شەوان چەند چێژ بەخشە بۆ ئینسان والله زور خوشة وأمانة و الحمد لله زور خوشة و هەندی ڕۆژێش بە ئیشکەم باس شەوێ دەرکەون زۆر خوشە و یعنی ئینسان کە بە ڕۆژ ماندووی بە شوێ دەتوانێت چێژێک وەرگری هاتنە دەرەوە چەندی ماندی بیت بە ڕۆژ بەس شەوێ دەرکەوێتن ئەنی کوردستان زۆر ئەمانەویە خوشە و زۆر باشە تو لە چێ هاتیوە هەولێری بەڵێ لە چێن دەرەوە هاتی هەولێر ئەمن منتەقە توبزەوە هاتم ئاوید و خەبات کەلاک بەڵێ ئێستا شەوانی هەولێر خۆشە زۆر خوشە ئەمانیشە ئەمان فول الحمد لله هەرێ وڵا بەتەنها دێ دەرەوە هەموو جاریان لەگەڵ ماڵەوەش دێ والله جار و مەڕە لەگەر منداڵە تێنیا دەرێ جارمە لەگە برادرە تێمە دەرێ باشە من داوا ناکەن نارێ بابمان بە دەرێ بەلو دعوت کەن چەندیان هینیە دەرەوە والله هي فترة يعني جار مرتين مدر يعني درت خمتين يدري بە تایبەتی ئێستا باشە وەرزی پاییزە شەوانەکەی زۆر خۆش زور خوشة زور خوشة هاتنە دەرەوەی شەوان چەندێک چێژ بەخشە بۆ ئینسان والله تقريبا لسطا هفتا بيش خوش درون استراحتك بالي زوزو دێ دەرەوە شەوان والله من خۆم دوش خورماتوم بس هەفتەی سێگرە دەیەم دوگرە دێم بۆیدا هەفتەی دوو ڕۆژ سێ ڕۆژ دێ بۆ دێم بەولێر شەوانی هەولێر کۆ خۆش شەوانەوەی زۆر خۆشە زۆر خۆشە بەتەنیا دێ هەموو جاریان لەگەڵ ماڵەوە ئێمە خۆمان چێشخانەیە لەگەڵ شاگردەکانمە دێن کارگەرگام تێم وێرە جەولیەکە گۆڕین بەڵێ ئەی دووس خورمات و شەوان چونە دەرەوە والله دەرەوە هەیە کەمە بە سۆکەی دەنیە ئەیدە زۆر خۆشترە بەڵێ مێشمای استراحەتەکە دەرونمان استراحەتەکە جیاوازەکەی چی ئێرە خۆشترە جیازەکەی دە مرتاحی پاکە خۆشە هەواگەی خۆشە پاکە خاوێنە بەڵێ ئێرە ئەمانتریشە زۆر ئەمانە زۆر ئەمانە سیارە دەرەوەدانی کێدان ئەتیادیە لا ئێمەش ئەومانە هەیە بەس ئەمانە لێرە سەدا شەوان تا کاتژمێر چەند دەمێنەوە وڵات تقریبا تا سەعات دووە مێنی لێرەوە بەڵێ ئەی بە ڕۆژ کار و کاسبی وڵای چێشخانەمانەیە لە دەستخمات چێشخانە باخێت بەغداد
کە داروێ ئینشاءالله لەوەی زێشاڵە ماتنە دەرەوەی شەوانت چۆنە ینی چۆنە بە شەو دێ دەرەوە وڵای کاک مۆکارکە و کەسە بیانیانێ و ئەوانەشن کە دێنە هەرێمی کوردستان و ئیشکار دەکەنەوە بێ بازارێکەیە و مان لە هەموو شوێنێک ئەشیان دانایە و ئەو کەس ئەستە ئەوانە ئەگە بفرۆشی بە 5,000 فرۆشین ئەوان بە 3,000 بە 2,000 دەفرۆشن بازارەکەیان شکاندیە و هۆکاری دووەمیش ئیشارەوانیە کە ناتوانانی ئەشوەیەکان دانێن و بۆی بە ناچار بمینینەوە تا شەوی درەنگ ڕۆژ ناتوانانی کارەکە سابەت بکەیت وڵای بە ڕۆژ وایان لێکردووە ناتوانین بەچ ناتوانانی ڕوون هێستا ئەمن وەچی گەنجەشی ئەگە بێدەن شوێنەکەم هەوی لە جێشی ئەشیایەکان لە بۆ خۆم دادەنێم کاسب لە بۆ خۆم دەکەم بەس کاسی بۆ چێ دەکەیت ئێستام کاسب لە بۆ خۆم ناکەم من شاگردم لێکوانە بەیانی لەوانەیە هەتا ئێواری هەتا سەعات 11 لە 8 سبەینی هەتا 11 بە 10,000 بە 12,000 لێکوانە کاری دەکەین شەوان خەڵک چۆن شت دەکڕێ باشە لە چاو ڕۆژ یا ڕۆژ باشتر وڵا شەوەکەی فەرقی چییە شەوەکەی ئەو پارە شەو هەیە با 20,000 دەڕوە ڕۆژ شەویشەیە با 30,000 دەڕوە ئاخریتی زۆر کەمترە معنە بە ڕۆژ هەناتوانی بە ڕۆژ هەندە جار دەتوان ئەشیای هەگریەوە ئەشیای دانێەوە هۆکاری شارەوانی و ئەو شانەشە باشەماوە پێشێستا شەوان بازار باش نەبوو لە چاو ئێستا بەتکو زۆر باشتر و ئێستا لاوازە هۆکاریشی وا دیارە مەعاش و پارە نییە و پارێ بەش ناداتن بە فێڕۆ نادا حەزمان لە جێ ئەوە شعبیە جێی شعبی بەس جێی ئەو جێوەشی بە خۆمان گوتن جێ موسەقەفان لێمان ناکەین ئەمە دوکاندارین دوکانمانەیە دوکاندارین زەومان نەبی دێنێ ئێرە لێرکوانە و خواردنانە ئێرکوان لە هەموو منتیقەچینە ئێستا لێکوانە کۆترەیە مەسەلەن مراویەیە فروچەیە مەسەلەن ئێستا وەختێک فترێشکە ڕەشۆڵە دەبی پۆر دەبی سوسکە دەبی ئەو شتانە لەی گەڕەکەشکەنی پێشترەوە هەنە بۆ عالم هاتوویەکی دەکرد لە ماری زیاتر پێشتر عالم جیرانەکان سەدانەیەکیان دەکرد لە ماری ئێستا تقریبان کەم بووە ئەوە السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته الحمد لله لەخوای بەزیاد بێ الحمد لله کۆ بە شوێ هاتیە دەرێ بە خوددا هەموو ڕۆژە دێمێرکوانە هەموو شوێ لێکوانە دادنیشن تا دەوری سعات 11 لەگە جەماعەتی دادنیشن و قسان دەکەین و چای دەخۆین و هەتا دەوری سعات دەونی و دەچینەوە جات هاڕێکەت هەموو شوێ دێ دەرێ ئەمە هەر لێرە نێزیشین بە خۆمەمارمە لێرە نێزیکە و برن گەڕچ خۆمانە جەماعەتیژیت کەش دێن ئەوانە برن و جەماعەتی برادری خۆمانە سنفی خۆمان بی هەر کەس و سنفەک بەسەنەمە سنفی قەسابانی قەساب دێن هەیە کەڕولارن مەزموعە کەڕولار دێن هەیە سنفیت کە دێن ئەوە هەر کەس بمە ئەوەی خۆی دادەنیشن و کۆمەڵ بە کۆمەڵ هەر کەس دەردی دیری خۆی باز دەکا شوان خەمەکات ناکەم دەکەن تەبعانە کۆ مار دابنیشین تووشی بەرا دەبین لە مارە کاکە هێوادی کۆ تو دابنیشی دیار پیرژنێ ئەو قسەشی بکات و قسەشی کە دەبتە شەڕ دەبتە شەڕ معلومە دە نادەبی بچێ دەرێ ونیە ئەو حەز دەکا بچێ دەرێ یان خۆ بە خدای ئەو حەز ناکە بچینە دەرێ بەسەمە بە خۆمە حەزمان لێ قاڕقاری منداران و هۆسەفەرای ناوەڵە لێکوانە بە شوێ گۆتەنی ڕابوارد نەکا خۆمان لەبیر دەکەین لە مارش داوا ناکەم برێت و هەموو شوێ دەچێ دەرێ ئەمەش بە دەرێ وڵی لە مارێ داوا دەکەن ئەوانش ئەمە پارک لەمە نێزیکردن لە خۆیان مندارەکان گەلە بێواران دەستنە پارچی هەتا درەنگ دەوری سعات برن هەشت و ئەوانەت بە دێنەوە بینی خۆمان بی خۆدری لێت پیس نییە ناوەڵە ناترسێ نادەزانێ من ئەوەم نییە هیچ ناوەڵە لەم ناترسێ بەخۆشی یعنی بێمنەتی کردیمە گوت تێگە لە خۆت ژنەش دەینی بینە لە هەندێ وەڵا قبول ناکە لێ نەکردەوە ناوەڵە ناوەڵە تازە ڕۆیشتن بە تازە فکری چ بکەین و بینە بە پیرە بە هەبق تازەمە چیمە ناوەڵا فکرم لێ نەکردەوە ئێستا شەوان دەنگ و باسەکانتان چیان لێکوانە ئەمە برێن سنفی قەسابین بەعسی کڕین و فرۆشتن و زەرەر و قازانز و ئەوەیە گران بوو هەرزان بوو هاتون ئەوە ئیشی قەسابێ حیوان گران بووە زۆر گرانە ئارێ وڵی زۆر گرانە بە خودای عالەمی گران بووە هەر ینی لە هەموو وڵاتەشی زۆر گران بوو گومرجیشی زۆر لەسەرە مەسرەفی زۆرە گران ڕادەوەستی ئەرێ وڵای ئێستا یعنی گۆژ لەوانەیە 18,000 ڕادەوەستی 17,000 ڕادەوەستی ئارێ وڵە گرانە باشە لێرە شەوان
چی دەخۆن یان خۆتان بەچ خێری دەکەن والله کۆ جەماعەتەوە هاتنەوە دەعوەتی نابیناوە هەموو جەماعەت منە عاتی چی وەرە بازار ئەوە دەنگۆش دەبی دەوعەتی مەبن بێندانیشن والله ئەمە دەوعەتی شوێنە دەوعەتی ئەو پیاوەینە کاچەوە سووس سەعابی دەوعەتی نازم لە ژۆری ئەو پیاوێ هەیە ئەوی وا لە ژۆرە کلنگسی لەدەستا و زەلامێ هەیە ئەمە دەعوەتی ئەو پیاوەینە ئەو ڕۆکە جە ڕۆژێک ئەو ئەمە دەعوەت دەکا و ڕۆژێک یەشکە دەعوەتمان دەکە بە سڕێیە یعنی دەبیەوە بێکەوەن چل سارە ئارێ وڵە عمرەکە چەندەی بە شەوان پێکۆ دێنە دەری هەر وەڵی برێم چ لە پاشینەوەتەوە هەتا ئێستا حەد دێنێ دەری ئارێ وڵە لە هاتەوە تا لە پاشی ڕوخانی برن ئازادی کورد ئەوەی پرۆسی ئازادی هەتا ئێستا بە هەموو ڕۆژهاتینە ئەگەر کوی شەک بووبی تەنیان لە جێش من سەفەرێکمانەبی ئەگەنا هێواران هەردێن کەواتە ئێستا تێگەیشتم گرینگە ئینسان شەوان کەمەک بستە دەرێ بەێ خۆی لەبیر دەکا ئارێ وڵەکەت بە تۆ هە لەمانە دابنیشی تووشی کابە دەبی بەشەر ئەگەر نێتە دەرێ تەبان بێزار دەبی لە مارە دانیشی لەگە ئەتو دەتانی لەگە باب دامنیشی قسام بکەی ناتانی ئەوی ئەتو دەتەوێ بابت ناتانی لۆ تو ئەو لەگە بام قسێک جیاوازم چکە ئەمە لەگە بام وەچی برادەری واینە ئەمیش لەگە مندارەکە مەشی برادم بەس ئیشەکەی من و ئەوەکەی من لەگەت مندارەکانی من ئەوان تەلەبەنە و دەخین و یعنی فکرەی وان و فکرەی مە زۆر لێک جوازە ئەوان باسی ئەنتەرنێت و کۆمپیوتەر و نازانم چ دەکەن کاکە مەش باسی بزن و مەڕی دەکەین ئەوە کوتێک دەکاتەوە ئەمە تا هێوارە برێن بزن منداری نازانم بزن چشە ئەی نازانم خۆ قسێت لێ دەکەی بزنی نێر و مێلێک جان وەڵە نەک هەر نازانم چیان مەڕۆ چیان بزنا ناوەڵە نازانە زەر کو لەگەڵ من دەتانی دابنیشی چامە لێکانە 3 سعات دادنیشی قسان دەکەین ئەو ناتان 3 دقانیش دابنیشی سەرقەی هەیە دادنیشی مەسەرەن هەندێک قسە هەیە دەکەین بینی خۆمە بەس ئەوی ئامن دەمێ و ئەو دەیەوێتن ئیمە تێک ناکاتەوە بابسی لای برادەرەکان بابسی لای برادەرەکان سەلام عەلیکوم ئەنگۆ کاگی دریس ئەتۆ برادەرە قسە خۆشە لە چێ دیتەوە وڵا کاکی سامەوە بەناوبانگە مامی سام ڕقەمە لەو لێرێ ئارێ وڵا سەیگە لە خۆش کاکی سام پیاوەش چاکە پیاوەش مسلمانە پیاوەش برا دۆستە لەکەنجینەوە برادەریوی وڵا ئەوە 20 ساریش دەبی برە دۆست برادەریشنم ئارێ وڵا یاخۆ بینتان هەر باش بێ پێم بڵێ هەموو شەوان دێنە دەرەوە وڵای ئەم هەموو شەوان نایە بەس ئەو هەموو شەوان دێت بلە بیر ناکەوە باشە چێژی هاتنە دەرەوەی شەوان چیە وڵای ئەمە تەنانەت برادەر تاخمەک جەماعەتی لەناو کەساباتەکەی خۆمان لەگەیچین سبێنان کەسابەت خۆمان دەکەن و هێوارانش لێرە خڕبینەوە چەند لێر دەبین بە خدای ئەمنە احتمالە جارێتە سعادە لێ دەبم بەس ئەوان 12 هێشتان پێیان هەرزانە سعات 12 پیان هەرزان هێشتا لەکەوە زووە پێدوانە ئینسان کە شەوان بێتە دەرێ کەمە خۆی لە بیر دەکا خەمەکانی لە بیر دەکا بە قورئان بێ لە خەمەکان لێ بیر دەکە هاتنە دەرێمە لە ئەمانەکەی خۆشە ئەمانی ئەو شارەی زۆر بەقوتە هاتن و دانیشتنیمە و ئەمانیمە زۆر لەکنەمە شتش خۆشە لە ڕووی ئەمانەکۆ زۆر خۆشەوە لە ڕووی ئەمانی دەرەجەیەک هەولێر هیچ گرینگە سواسی خخوای گەورە بکە لە بیری نەچێت کە لە ئەمن و ئەماندا ڕەنگە کەسێکە بێ نەک کەسێک لەوانەیە چەندین خەڵک کە بێ چەندین شار هەبێ لە ئەمن و ئەماندا نەبێ ئەگە ئەمان شارەکەمان ئەمان نەبی ئەوها بە مرتاح لێرەدا نەنیشت ئاژاوە ژێرە تێدانە و ئاژاوە چ تێدانە زۆر بە ئەمان زۆر بە مرتاحی دێنێ هەولێرە سەر چاوان سلام کاک عەبدوڵڵا سەلام عەلەیکوم ئەحواڵ مازەکەم برا گەورەی گۆ شەوان زیاتر باسی چی دەکەن وەڵڵاهی ئەمە کورە ستافەچی چل برادەرین ئیشمان پێکەوەیە شەوانیش هەر پێکەوە دادەنیشین باشە جیاوازیات نەدەرەوەی شەو لەگە ڕۆژ چیانی بە قورئان بە ڕۆژ لە ئیشەینە شەوانیش دێن خڕ دەبینەوە هەر دۆستەکانی خۆمان برادەرەکانی خۆمان و تاو لێ گەڕەکەن یان گەڕەکانتان جیاواز داینە ئەمنی تەعزیرم هەموو دەورەی لە من دەدەن هەموو دێنەکە لە من بەڵێ هەمووتان دەوعەتی چێنە وەڵی برادەرەشی بەڵێ لێرە لە تەعزیری زیاتر حەزت لە چییە وەڵی لەگەر برادران ئەگەر ئەوە جار جار تکەبی گۆژ بێ ئەوەیە کەباب ئێستا کە وەرزی کام شەوەکان خۆشە بۆ نەوەرزی پاییزە هاوینە زستانە بەهارە کامیان بەلای وەڵی جستانان خۆشە بە من جستانان بەرنامەی خواردن دەگۆڕین دەکەینە کەرەبابی خۆمانە و کۆتر بەڵێ ئێستا وڵات تکەی دەخۆین جارە گەرمە لۆ کەرەباب و کۆتری دنیا سارد بێ ئەوجە خۆش دەبی بەڵێ
سڵای خواتان لێ لاو لە تۆش بیارم چاوت ماز دەکەم عزیزی بزانم شەوانی هەولێر بەلاوە چۆنە والله زۆر خۆشە خاستن زستانان زۆر خۆش ئەمە وەکوەوە گەنزەی نێرە دێنە و تعزیلی حەزمان لە جێ ئەوە شعبیە جێی شعبی بەس جێی ئەو جێوەشی بە خۆمان گوتن جێی مسەقەفان لێمان ناکەوی شتێکی ئێرەوە سرنجی ڕاکێشای بە قورآن خواردنەکان بەتامە و خاوێنە لەبەر چاوانە جاسی چ خواردنەش دەخۆی والله کەبابی دەخۆین و گۆشتی دەخۆین و زەرگ و کۆتر و ئێستا لەمە دوازستانەوەچی گوتم مراوی هەیە کۆتر هەیە لە خواردنی کۆترا ئارێ وەڵە سەر و پێ و کۆتر و پۆڕ و گاپەڵ و ئەو شتانەیە دەخۆین شەوان بەتەنیا دێیان ئەوها لەگەڵ برادەرەکان لەگە برادرامێن حەسە بەوەیە کامە برادەڕێکە لە گەردین بەتەنیاش بینین کا دڵدویستی دەی ئارێ وەڵا دێ ئەو خواردانەمە حەزێ کووە نەوسنە زۆر لە خواردنە کورەوەڵا کاکە خواردنەکە فرێشە بەجددی لە مەطعەمە ڕاقیەکان خۆشترە خواردنی خۆ شرط بێ هەمووی فرێشە کەونوی خواردن ناداتی لەوەی تاکید بە بەزەمە هیوایەت ما ئەوەیە مراوی و قاز و کەرەباب و ئەو شتانە دەگەڕین دەسوڵێن ئەوە هەموو شتەچیە مراویەکی دەرەجەیەکیانە ئەوە جەوە هاتین هەر دیتم منزەریاندانەیە گوتم تەواو ئەو سارە بەس بەدەوی مراوی خۆمان تێرکەن ئەوەت پێ برێم مەطعەمە ڕاقیەکان ئەتومەت بەخکەر لێ دیار نییە لێ دیار نییە نازانێت و لە پشتەوە چ دەکات چناکە ئەوە لێرە شتەکە لەبەر چاوتە ئەوە دیارە گۆشتە بەس مەطعەمە ڕاقیەکان کاکە هیچ نییە نازان کورە خواردنەکەی دەرەجەیە کە کاکە ئەوە برادری 40 سارە 45 سارەی باب من ئەمن لەو لێرە لەدایک بوومە لە هەر لەو سەری فەرعی لەدایک بوومە دایان ناسم و خواردنەکەش دەرەجەیەکە بی خۆتامی کە بزانە کووە هەموو ڕۆژێ بە نوێتی کەبابیان لۆدێ کەبابەکەی دەکەن بە نوێتی گۆشتەکە نوێیە هەر شتە کەومی نامینێتەوە لێرە لەگەڵەوەی کە خواردن دەخۆن چەندێک خەمەکانی خۆشتان لەبیر دەکەن وڵا برات زەومان نەبی ئەمە دوکاندارینمانەیە دوکاندارین زەومان نەبی دێنێ ئێرە بەجددی لێرە نانەکەی دەخۆینی لەو بەری دەچین چای دەخۆین دانیشتین خۆمان دەست بە قسان دەکەن زێک بەقەدەر ئێمە بەقەدەر ئێرە تام نادە هیچ زێ مستحیلە چکو ئەمە بە خۆمان منداری منطقەی شعبینە یعنی ئەگەر هەر چش بین هەردینەوەێرە ئەمە فۆلکلۆرین شەوانی زستان قەرەبارەختر نییە وڵا دەرەجەیە قەرەبارەکە بەس بەجددی جستانان تامەچیتکەی هەیە نەوع تامەچیە دادەنیشی ساردە و لەو سەرمای ئەو هەرمانە هەردەستی تکە و کەبابەوە دەژبینی چەند قەرەبارەکە بزانە ئێستا بارانە چیاها نەرمە بارانێک نمە بارانێک باریە بزانە چیلیات کاتی تکە بارانەکە زیاتر بی سارتربی بەو خوای لەوانەیە بە نیم سعاتێک شەکە بابر بەکەی ئارێ وەڵە مام حاجی سلام علیکم السلام ورحمة الله باش بخير بين ما بزانم لەکەینەوە چێشخانە لەو بازاڕێ هەیە لەنەوە توێکەوەی شێ دەکەم لە هەشتاوەشتەوە لێرەمە بەڵێ لە هەشتاوەشتەوە شەوانەوە بازار قەربارغا ناو کاتی وانە بوو بەس هەر تعجیل هەر قەڵەباڵغ بووە وەکو ناو هەولێرێ لە هەموو منتیقەکان قەڵەباڵغتر لە هەموو منتیقەکان بڵێ جیاوازی ئێرە چیە لەگەڵ منتیقەی دیکە لێرکوانە و خواردنانە ئێرکوان لە هەموو منتیقە چینێ ئێستا لێکوانە کۆترەیە مەسەلەن مراویەیە فروچەیە مەسەلەن ئێستا وەختێک فترێشکە ڕەشۆڵە دەبی پۆڕ دەبی سوسکە دەبی ئەو شتانە لەی گەڕەکەچکەنێن لێرە ئەو شتانە هەیە بڵێ هەیە لە نۆتیەکەوی شێ دەکەم نۆتیەکەوی شێ دەکەم بە بەردەوامی جۆشتانەمانە بوو بەس خەڵکی هەولێر دێت ئێرە یان خەڵکی شوێنەکانی دیکەش نەخێر لە جنوبیش دێن لە بەسڕاش خەڵک دێن لە بەسڕاش دێن ئەوە ڕسمیان پێەیە ڕسمی توانەکانیان پێ چکە ئەوانە عەرەبەکان هەموو ئەوەی دەدەن یەکدری ئارێوە لێرە کورد زۆرتر دێتن یان عەرەب زۆرتر بەخۆ خەڵکی خۆمان بە زۆری لایدا هەموو ڕۆژی لێکوانە خەڵکی خۆمانە بەس پیاوە لە سلێمانی دێ پیاوە لە دۆچێ دێت لە هەموو مەناتقەکان دێ خۆ دەڵێ ڕسمی پێ هاتیە بەخۆی هەر ڕسمی پێ ئەو ڕۆژە لە بۆمیان لێدا گوتیانە توکانە هەونیە ئەمش تەسویرەکەم لۆ دەنی ناگوتمەوە توکانی کەونمە گوتی تەواو وایە ئێستا تەعمیرمان کردە عەرەبیشیە لە لای بەسڕا و بەغداوە عەرەبی بە معەدەلیش دێن ئەوانەی کە باست کرد بۆ نمونە کۆترە فروجە ئەوانە تەنها لە زستانان هەیە یان لە هاوینانیش ئەو خواردانەتان هەیە بە خۆی زستانان ڕەوازی باشترە هەموو وەختەکەیە بەس ئێواران ینی نەک بەڕۆژ بەس ئێواران هەیە بڵێ باشە مراویشتان هەیە بڵێ مراوێت تورکیەکانە بڵێ لەسەر کام خواردن خواستی زۆر لەسەرە کامیان زیاتر پۆڕ و سوسکە بە زەوانش بدەگمەنە زۆر کەمە
زۆر کەمە بڵێ چییە دەگمانەکەی ئەوەیە سعرەکەی گرانە نرخەکەی گرانە چێ بڵێ سەری گرانە و مەمنوعیشە بڵێ ڕاوی مەمنوعە بابزانم هەموو شوێ دێ دەرەوە بقرعان أكثر ديما ديما إيرة دێرە أري والله باشە ئێرە جیاوازی چیە لەگەڵ شوێن بقرعان وتعزيل بناو بانكا لو هولير بتعزيل بناو بانكا راسي شو عندي دادن شنو قد جماعاتي خمانة جماعاتي قصابين ساعد أخوي دادن شنو تصيادو دوني يازي شو ده شنو زاد شنو ماري بتوع هم شو عن هاويان وستارن دشي ولا كايني چەند سار دەبی بقرعان لميجا والله لميجا بيشتري وشتري أبو إستاك شوان عالم زيادة أو يعني بها بيشتري هنا أبو عالم هاتشي شيء لكن لماري زيادة بيشتري عالم زينا كان صداني شيء عندك لماري إسا تقريبا كم بوا والله تقريبا فاجاتي أمن بخون بريكم أو يقدر أنا بين بيشتري أو بيشتري حاجی لە مارستەرێ بقرا عندك عمري خوي كتير ما بس خو عفويك خێزانەکەت چ دەرێ شەوام بڕۆن هذا بخون زاني أفراد ناولك بعرضن درنگ دينو لو هذا كده شو ده سنو وشنو بازاري يعني ئەزناکە دا والله عزلاكن بەڵایزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر هاتنەدەرەوەی شەوانیان خڵێک بەگشتی دڵخۆشن لەوەی کە لەم بازاڕەدان شەوان کەمێک پشی وەردەگرنەوە خواردنیی خۆشش دەخۆن ئەم بازارە بەناوبانگە لەوەی کە خواردنی خۆشە خواردنەکانیشی وەکو سەرتا ئاماژە پێکرد جیاوازە لەگەڵ شوێنەکانی دیکە لێرە کۆتر هەیە لێرە فڕوت هەیە لێرە مراوی هەیە و بە تایبەتی شەوانی زستانی زۆر قەرەبارەخترا لەوەی لە شەوانی پاییز و هاویندا بەڵام ئێستاش وەکو ئەو دیمەنانەی دواوەی من دەیبینن خەڵکێکی یەکجار زۆری لێ و بەشێکیان تاوەکو 11 و 12 شەو دەمێننەوە و دڵیشان خۆشە بەم بازاڕە هیوادارم ئێوەش کەمێک گرنگجی بە هاتنەدەرەوەی شەوانتان بدەن و لەو کەشەی ناوماڵ کەمێک دوورکەونەوە ئینسان پێویستە بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبێت کەمێک بچێتە دەرەوە کەشەوەیەکی خۆش وەرگێت کەمێک هەوایەکی پاک هەڵمژێت تا پرۆگرامێکی دیکان وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بێن خواتان لەگەڵ